سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی یەکەم. پێشکەش بە دووژن. ئیمشەو هەم دیسان دەروون پڕخەمەن، ئەساسەی ماتەم جەلامەن جەمەن. نەتاوی دووری دڵ بێقەرارەن، بینایی دیدەم جخە فەتارەن. شریخە و گرمەی هەوری دووری دۆس، وەفەنا بەردەن مەغز و ڕەگ و پۆس. شەرارەی گرپەی ناری مەهجووری، کەردەن وە غوبار کۆگای سەبووری. مەولەوی. بیرەوەری و بەسەرهاتەکانم بە دووژن پێشکەشەکەم. یەکێکیان دایکم دایە بەهیا کە کارەسات و ڕەنجی وشکایی نەهات. ئەوی تریان ڕۆڵە تاقانەکەم و گوڵەباخی ژاکاوی ژیانم بەیان کە لە تراژەدی گیان لە دەستانیدا بۆ دوجار، گوێم لە هاواری خەماوی و پڕ لە دەردی نەبوو. خوێنەری هێژە. ئەم کتێبەی لەبەردەستتدایە ئەزموون و بیرەوەریەکانی ژیانی منە. بەسەرهاتی کەسێکە کە ژیانێکی پڕ لە کارەساتی یەک لە دوای یەکی تێپەڕاندووە کە هەر کامێکیان بۆ نووسینێکی دوور و درێژ دەبێت. لە مێژە زۆر شت خولیای سرم بوون بۆ نووسینەوە، بەڵام نقم بوون لە قورتەکانی دوای کارەساتەکان و گیر و گرفتە جۆرا و جۆرەکان مەجالی پێ نەدەدام کە دەست بکەم بە نووسین. هاوکات بەهۆی کۆچ و کۆچباری بەردەوامی ژیانی پێشمەرگایەتی زۆر شتم تێدا چوو. سەرەڕای ئەوانەش دەستپێڕانەگەیشتنیشم بەسەر بەڵگە و دۆکۆمنتی ڕووداوەکان کە لە ئارشیڤی کۆمەڵەدا هەبوون دژواری کارەکەی زیاتر دەکرد. ئامانج لە نووسینی ئەم کتێبە ئەوەیە کە ژیانی پڕ لە هەوراز و نشێوم، کارەساتەکانی لە دەستدانی براکانم کاک فوئاد، حوسێین، ئەمین، ماجید، ئەمجەد، هاوسەرم دکتۆر جەعفەری شەفیعی، ڕۆڵە تاقانەکەم بەیان، ئامۆزاکانم ناسر و ئەحمەد، ڕەئوف کۆنەپۆشی، هەروەها ژیانی پێشمەرگایەتی و کۆچی یەک لە دوای یەک و بەردەواممان تۆمار بکەم. بەو هیوایەی کە ببێت بە ئەزموونێک بۆ نەوەی نوێ بە چەشنێک کە بۆ بەرەو پێشبردنی خەبات و تێکۆشانی خۆیان کەڵکی لێوەرگرن. لە ڕاستیدا ئامانجی من تەنیا هەر باسکردن و تۆمارکردنی زۆربەی هەر زۆری ئەو ڕووداوانن کە من خۆم لە ڕەوتی ژیان و تێکۆشانمدا دیومن و شاهیدیان بووم. کاتێک ساڵی 2016 کارەسات و تراژەدی مەرگی ناوادەی ڕۆڵە ئازیزەکەم بەیان ڕوویدا، هاوفکری و یاریدەدانی هاوڕێیان و دڵسۆزانم هەندەر و هۆیەکی تر بوو بۆ ئەوەی هەموو بیرەوەریەکانم بنووسمەوە. پێویستەوەش بڵێم کە ساڵی 2017 لە گفتوگۆیەکدا لەگەڵ ئەحمەدی ئەسکەندەری پێشنیاری کرد ڕێگایەک بدۆزینەوە کە بەسەرهاتی خۆم بە زمانی سوئێدی لە نامیلکە یان کتێبێکدا بڵاو بکەمەوە. ماوەیەکی باش لەگەڵ خانمە ڕۆژنامەوانێکی سوئێدی کە ئەزموونی نووسینی کتێبیشی هەبوو بە یارمەتی ڕەزا و حیشمەتی برام هاوکاریەکی زۆر چڕوپڕمان کرد و هیوادار بووین ئاکامێکی هەبێت.
دوای زیاتر لە ساڵێک بۆمان دەرکەوت کارەکە لەوە گەورەترە ئەو خانمە دەرەقەتی بێت. لێرەدا بوو کە وتیان مەلەکە خۆ تۆ یادداشت و نووسینی ئێجگار زۆرت هەیە، بۆچی کتێبەکە بە کوردی نانووسیت؟ دوای ڕاوێژ لەگەڵ براکانم و تاوتوێکردنی لایەنە جۆرا و جۆرەکانی ئەم پرۆژە تازەیە بڕیارمدا نووسینی ئەم کتێبەی لە بەردەستاندایە بخەمە پێش هەموو کارێکی ترەوە. لە ڕۆتەی کارەکەدا بۆم دەرکەوت پێویستم بە یارمەتی و هاوڕێیەتی ژمارەیەک لە ئازیزانێکە کە لێمەوە نزیک بوون و ئەزموونی نووسین و گێڕانەوەی بەسەرهاتیان هەیە. هەر بۆیە سپاس و پێزانینێکی زۆرم هەیە بۆ خۆشەویستان تاهیر بۆکانی، ئەحمەد ئەسکەندەری، ناسر حیسامی، براکانم ڕەشاد، ڕەزا و حیشمەت کە زۆر بە دڵسۆزی لێبوردوویی و وردبینیەوە زەحمەتێکی لە ڕادەبەدەریان کێشا و بە تێبینی و سەرنجە بە نرخەکانیان و هەروەها یارمەتیان دام لە ئیدیتکردن، پێداچوونەوە و ڕێک و پێککردنی دەقی نووسراوەکانمدا. هەروەها سپاسی زۆری بەڕێز فەریبا محەممەدیەکەم بۆ پێشنیار و تێبینیە باشەکانی. هاوکات پێزانینی زۆرم هەیە بۆ بەڕێز ئەتا ناسر سەقزی کە گەلێک بە کارامەیی، وردبینی، پشودرێژی و کارجوانیەوە دیزاینی کتێبەکەی جێبەجێ کرد. سپاس بۆ بەڕێز کەیوان قادری کە زۆر لێهاتوانە و لێزانانە دیزاینی بەرگی کتێبەکەی ئامادە کرد. ئاشکرایەکە بەرامبەر بە تەوەرەکان ناوەرۆکی کتێبەکە هەر چێشنە هەڵە و کەم و کوڕیەک تەنیا خۆم بەرپرسم. بە پێویستی دەزانم بڵێم کە وێڕای ڕێز و حورمەتم بۆ هەموو ئەو کەسانەی لەم کتێبەدا ناویانم هێناوە لە وشەگەلی هاوڕێ دادا بەڕێز و کاک خۆم پاراستووە. لە کۆتاییدا ماوەتەوە ئەوەی لێ زیاد بکەم کە ئەم کتێبە دەقا و دەق سەرجەم بیر و بۆچوون و گێڕانەوەی مێژووی من و بنەماڵەکەم ناگرێتەوە. لە ڕەوتی ڕووداوەکاندا دڵشکاوی و ڕەخنەگەلێکم لە کەسانێک هەبووە کە بە حورمەتی هاوخەباتی پێشوومان یان بێدەنگیم لێ کردووە یان لایەنی نەرێنی ڕووداوەکانم بەهێمنی باس کردووە. هەروەها نەمویستووە دڵئێشانە شەخسیەکانم لەم کەسانە سێبەر بخاتە سەر ناوەرۆکی کتێبەکەم. لە کتێبەکەدا زۆر جار باس لە 5 برایی گیانبەخت کردووم، هاوسەرم دکتۆر جعفەری شەفیعی ڕۆڵە تاقانەکەم بەیان و خزمەکانم دەکەم. ژیاننامەی هەمویان لەسەر سایتی کاک فواد هەیە. هەروەها دکتۆر جعفەر سایتی تایبەت بەخۆی هەیە. لەبەرەوەی قەوارەی کتێبەکە قورس نەبێت لێرەدا چاپم نەکردوون. ئەدرەسی هەردوو سایتەکە بۆ ئەو کەسانەی پێیان خۆش بێت ئەو بیۆگرافیانە بخوێننەوە بەم جۆرەیە: www.kakfuad.com www.drjafar.com مەلەکە مستەفا سوڵتانی، هاوینی 2023 زاینی واتە 1402 هەتاوی. بەشی یەکەم: بنەماڵە و منداڵیم. ڕۆژی 4 پوشپەڕی ساڵی 1337 هەتاوی واتە 1958 زاینی لە ئاوایی ئەڵمانە چاوم بە ژیان پشکوت. ئەڵمانە گوندێکە لە نزیکی شاری مەریوان. لەو کاتەوە هەتا ئێستا ژیانێکی پڕ لە هەوراز و نشێوم تێپەڕ کردووە. لە ژیانی خۆمدا زۆر تاڵ و سوێریم چەشتووە و بە زۆر سەختی و تنگانەدا تێپەڕیوم. هەست دەکەم بیرەوەریەکانم لە تەمەنی خۆم زیاترن. ژیانی من زیاتر لە هەر ژیانێکی ئاسایی بەنێو پێچوخەمی ڕووداوەکاندا ڕۆیشتووە. ژیانی خۆمم وەکو ڕۆمانێک دێتە بەرچاو کە ڕۆژ و مانگەکانی و ژیانی کەسەکانی پڕن لە ڕوودا و بەسەرهات. هەموو ئەوانە بوونەتە بیرەوەری من و دەمێکە حەز دەکەم بیرەوەریەکانم بنووسمەوە.
جاروبار ڕووداوەکانم دەخستە سەر کاغەز، بەڵام بەهۆی کۆچ و کۆچباریەوە بەشێکی زۆری نووسینەکانم تێدا چوون. هەروەها لە ساڵی 1366 هەتاوی واتە 1970 زاینی بەدووە کە بارودۆخی ژیانی ئێمە وەک پێشمەرگە زۆر دژوارتر ببوو، ساکێکی دەستی کە ئەکس و نامەی زۆر سەرنجڕاکێش و گرنگی دکتۆر جەعفەر و براکانمی تێدا بوو کاتێک دەمەویست لە بەغداوە بینێرمە سوێد بۆ لای ڕەشادی برام ون بوون و نەبیندرانەوە. ئاخرین نامەکەی ماجدی براشم کە لە زیندانی تەورێزەوە نووسی بووی هەر لەوێدا بوو. لەگەڵ ئەحمەدی ئەسکەندەری لە سوێد پەیوەندیم گرت و داوام لێ کرد کە هەوڵێک بدا بەشکەم بدۆزرێتەوە. دوای بەدواچوونێکی زۆر لە فڕۆکەخانەی ئارلاندای ستۆکۆڵمەوە بە نامە پەیامیاندا بوو کە کەلوپەلی ون بوو هەر 6 مانگ ڕادەگیرێت و ئیتر بەداخەوە شتەکان ئاوا بێسەر و شوێن تێدا چوون. ئەڵمانە لە ناوچێک لە نێوان مەریوان و هەورامان و تەقریبەن لە ڕۆژهەڵاتی شاری مەریوان هەڵکەوتووە و لە ڕۆژهەڵاتەوە پاڵی داوە بە داوێنی کوێستانی چاڵاو و قەلەبەرد. لە باکوورەوە هاوسنووری ئاواییەکانی هەجمنە و هەزارخانیە و لە باشوورەوە لەگەڵ دێهاتی چۆر، نەنە و چۆمی گردەڵان هاوسەیە. لە ڕۆژاوایشەوە لەگەڵ دێهاتەکانی هەڵووژان، وڵانە و قەڵاگا هاوسنوورە. ئەڵمانە وەک هەورامان شاخ و داخ و کوێستانە و سروشت و ژینگەی دارودەوەن و گژوگیایی وەک ناوچەی مەریوان وایە. پارچەیەک کە تایبەتمەندی جوغرافی هەردوو ناوچەی مەریوان و هەورامانی تێدایە. لە وەرزی سارد و تووشی ساڵدا هەواکەی هەتا 20 پلە ژێری سفر دەچێ و لە گەرمای هاوینیشدا دەگاتە 30 تا 35 پلە بان سفر. ئەڵمانە لە دۆڵێکدا هەڵکەوتووە. خانووەکان لەمبەر و ئەوبەری دۆڵەکە لەسەر یەک و لە دامێنی کێوەکە سازکراون و کۆڵانی نێوان ڕیزە خانووەکان تەسک و باریکن. هاتوچۆ بە هەوراز و لێژی ئەو کۆڵانە تەسکانەدا بەتایبەت لە وەرزی بەفر و بەستەڵەکدا ئاسان نەبوو، بەڵام بەگشتی ئاو هەوایەکی خۆشی هەیە. هەر چوار وەرزەکە لە کاتی خۆیاندا دێن و دەڕۆن. لە دەوروبەری ئاوایی 5 کانیاو هەن و لە نێویاندا هانە ساردا خۆشترین ئاوی هەیە. خەڵکی دێ کشت و کاڵ باغداری و ئاژەڵداریان دەکرد. گوندەکە بە پیت و بەرهەم بوو. گەنم، جۆ، دانەوێڵە و تووتن بەرهەمی مەزراکانین و لە ڕەز و باغ و بێستانەکانیشی ترێ، هەرمێ، هەڵوژە، سێ و قەیسی، گوێز، تەماتە، شووتی و کاڵەک و هیدیکە بەرهەم دێن. ئاژەڵدارەکان مەڕ و مانگا و بزن بەخێو دەکەن و هاتوچۆ و بارگواستنەوەیان بە ئەسپ و ئێستر و کەر دەکرد. سەردەمی منداڵی من پێویستیەکانی ژیان بە تایبەت لە گوندەکان زۆر کەم بوون. جادە، ئاوی لوولەکەشی، ئاوەڕۆ و کارەبا، بنکەی تەندروستی، مەدرسە و دووکان لە گوندەکان یان نەبوون یان زۆر کەم بوون. ئەو کات کە ئاوایی جادەی نەبوو، خەڵک بە ئەسپ و کەر و ئێستر، دانەوێڵە و دەغڵ و تووتنیان دەبردە مەریوان و لەوێشەوە شەکر و برنج و جلوبەرگ و باقی پێداویستیەکانی خۆیانیان دەهێنایەوە. دواتر جادەیەکی چەوڕێژ ساز کرا کە ئەویش لە وەرزی بەفر و بارانی زۆردا ئۆتۆمبیل نەیدەتوانی هاتوچۆی پێدا بکات. ڕێگای ئەڵمانە بۆ مەریوان نزیکەی 25 کیلومترە و ئێستا کە جادەکە قیرەتاو کراوە، ماشین لە ماوەی نزیک بە 20 دەقیقە دەگاتە مەریوان. ماڵەکەمان ماڵی ئێمە لە سەرەوەی ئاوایی بە تەمووی تەپکەیەکەوە بوو. ماڵێکی دوونهۆمی بەرژەوەندار و دڵنشین کە تا چاوکاری بکردایە دەشتی مەریوان هەتا میراجی و دێهاتەکانی لێوە دیار بوو. دیوەکانی دانیشتن و پەستوویە کە پێمان دەگوت سنووقانە لە سەرەوە و ئەمباری گەنم و دەغڵودان و زەخیرە لە خوارەوە بوون. دیوی دۆ و ماست، دیوی نان و چێشت سازکردن یان مەتبەخ، سەر شۆرگە و ئاودەست لە حەوشە بوون. سەربانی گەوڕی مەڕ و بزن لکابوو بە حەوشەکەوە و دەرگای گەوڕەکە لە دەرەوەی حەوشەکە بوو.
لە حەوشەکەدا لە لای ڕاستەوە بەڕیز لە پێشدا دیوێک بوو پێمان دەکوت ماڵدۆکە و هەموو بەرهەمی شیر لەوێ جێبەجێ دەکرا. دوای ئەو مەتبەخ بوو کە نان و چێشت و خواردن لەوێ ساز دەکرا. دیوێکیش سەرشۆرگە بوو. ئەو کاتەی وا من منداڵ بووم لەوێ لە ناو تەشتی گەورەدا حەمامیان دەکرد. دواتر دایکم جێگایەکی باشتری ساز کرد. دوو بۆشکە دانرا بوون کە ژێر یەکیان ئاگری تێدا دەکراوە و ئەوی تریان لولەی پێوە بوو ئاوی تێدا گەرم دەکرا. ئاوەڕۆی ئەو شوێنە دەچووە ئاو دەستەکەوە. دوای ئەوانە ئاو دەست بوو. ئەو سەردەمە تەنیا ماڵی ئاغاکان و مامۆستای دێکە ئاو دەستیان هەبوو. ماڵەکانی دیکە هەموو پیاوان دەچوونە حەوزی پیاوان و ژنان دەچوونە کانی. لە سەربانی حەمام و ئاو دەستەکە دیوێک هەبوو تایبەت بەو کەسانەی وا لە ماڵی ئێمە کاریان دەکرد و ماڵ و خێزانیان نەبوو. سەربانی ئەو سێ هۆدەیە بانێکی گەورە بوو کە پێمان دەکوت بانمەوبەق. هەموو هاوینان ئەو سەربانەمان سواخ دەدا. ئێواران بۆ نان و چای خواردن لەوێدا دەنیشتین و شەوانیش لەو سەربانە دەخەوتین. هەمومان بیرەوەری زۆر خۆشمان لەو سەربانە و دانیشتنەکانی هەیە. کاتێک مانگە شەو وایە چراتۆڕیەکەمان دەکوژاندەوە و لەوێدا دەنیشتین. مانگە شەو ئاسمانێکی ساماڵ و بێگەرد هەروەها زریوە زریوی ئەستێرەکان و خوڕە و هاژەی جۆگە ئاوەکەی پەنای ماڵەکەمان لە بیرەوەری مندا هێشتا زیندوون. زۆر جار درەنگانی شەو لەو سەربانە دادەنیشتین و چایمان دەم دەکرد. بۆ ئەوەی خەوی کەس تێک نەدەین گەڵامێومان لە ناو ژێرپیاڵەکاندا دادەنا کە تەقەی دەستمان نێت و خۆشمان بە سرتە و چرپە دەدوین. لە حەوشەکەوە بە دوو پیلکان دەچوونە ژێر داڵانێکی گەورە. لە کۆتایی ژێرداڵانەکە و لە لای ڕاستەوە بە 8-9 پیلکان دەچوونە ناو هەیوانێک کە دەرگای دیوەکان دەهاتنە سەر ئەو هەیوانە. دوو دیوی پێشەوە هەر کامیان 3 پەنجەرەی ڕوو بە دەشتی مەریوان هەبوو. لەبەر ئەو پەنجەرانەیش هەیوانیان بۆ سازکرا بوو لە ئاکامدا ژێر ئەوانیش ژێرداڵان بوون. ئەم هەیوانانە کاتێک هەوا خۆشی دەکرد هەتا پاییزی درەنگ و هەوا سارد بوون بۆ دانیشتن و حەسانەوە و خەوتن کەڵکمان لێوەردەگرتن. لە حەوشەکەوە کۆڵەکەی درێژ و ئەستور هەتا بنمیچی بانەکەی سەرەوە هاتبوون. نێوانی هەموو ئەو کۆڵەکانە بە تەختە گیرا بوون بۆ ئەوەی منداڵ لەوێوە نەکەونە خوارەوە. باوکو دایکم زۆر دەترسان و چاوەدێریان دەکرد کە منداڵ بەرنەبنەوە. لە کۆتایی ئەم هەیوانەوە هەروەک خوارەوە لە لای ڕاستەوە بە پلیکان دەچوونە سەربانی سەرەوە. ئەو سەربانەش لە وەرزی هەواخۆشیدا بۆ خەوتن و وشکردنی میوە و شتیوە کەڵکی لێوەردەگیرە. لە لای چەپی حەوشەکەوە کولانەی مریشکەکان بوو هەروەها کونەڵان کە کونەی ئاو لەوێدا دەنرا. کوندە یان کونا لە پێستی بزن دروست دەکرا و ئاوی خواردنەوەی تێدا بوو ئاوەکەشی زۆر سارد بوو. ئەولاتر چەند ئاخوڕی لێ هەڵبەسترا بوو بۆ ئەسپ و ماین و هەر لەو لاوە دەچوونە ناو داڵانێک کە لای ڕاستی کادێنی مەڕووماڵات و لای چەپی تەویلەی ماین و ئەسپ بوو. دەواازەیەکی گەورەی دارگوێز کە دوو تەقەلبابی ئەستوری پێوە هەڵواسترا بوو شەوانە بە شەوژەن دادەخرا. واتە دارێکی درێژیان لە پشت هەردوو تای دەواازەکە ئەخستە ناو دوو کون لە دیواری پشت دەواازەکەدا بۆ ئەوەی قایمتر بێت و لەو دیوەوە بە پاڵپێوەنان نەکرێتەوە. لە پێش دەواازەکەش سەکۆیەکی گەورە و دوو خواجەنشین هەبوو. بارودۆخی کۆمەڵایەتی بنەماڵەکەم. ئێمە ماڵێکی گەورە و پڕخێزان بووین. جگە لە ئەندامانی خێزان 6-7 ژن و پیاویش لە ماڵی ئێمە کاریان دەکرد. لە ئەڵمانە نانی هەورامی بە ساج دەکرا و ماڵان هەموو ڕۆژێک نانیان دەکرد. ژنێک نانی بۆ دەکردین. ئەو ژنە هەموو ڕۆژێک دەهات و نانی دەکرد و تەنانەت وا هەبوو میوانی زۆرمان هەبێت و لە ڕۆژێکدا 2 جار نان بکات. دایکم کە دەیزانی نانی تیری بکات لە 2 شوێن تەندوری ساز کرده بوو. ژنێکیش ڕاندۆش یان بێری بوو. ئەو ژنە ئەرکی مەڕوو بزندۆشین، مەشکەژەندن و پەنیرگرتن و سیڕێژ هەڵهێنانی بەئەستۆوە بوو. لە ئەڵمانە لە کۆتایی بەهارەوە هەتا پاییز مێگەل لە کەژ و کێو دەمانەوە و بێری ڕۆژی 2 جار بەدەم تەشی ڕستنەوە دەچوونە ناوڕان.
کاتێک هەوا زۆر گەرمی بکردایە حەیوان دەبرانە کوێستانەکان و ژنانیش دەچوونە ئەوێ بۆ حەیواندۆشین. لەبەر ئەوەی کوێستانەکان دوور بوون بێریەکان دەبوونە دوو دەستە، دەستێک دەهاتنەوە ناو دێ و شیری ئەوانی دیکەشیان دەهێنایەوە و دەستەی دووهەم کە تا ئێوارێ لە لای ڕان دەمانەوە حەیوانەکانی ئەوانی تریان دەدۆشی و ئێوارێ لەگەڵ خۆیان دەیان هێنایەوە. لە پێشدا ئێمە مەڕووبزنی زۆرمان هەبوو بەڵام مانگامان نەبوو، دواتر مانگاشمان کڕی. ژنێک ئاوکێشمان بوو، کاری ئەو ژنە پاک و خاوێنکردنەوەی هەموو ناوماڵ و کاسە و کەوچک شۆردن بوو. ماڵی ئێمە کانیمان لێ دوور بوو، ئاویشمان زۆر دەویست. ئەو ژنە هەمیشە بە ڕێگای کانیەوە بوو بۆ ئاوهێنان و هێشتا فریان نەدەکەوت. دایکم زۆری هەوڵدا لە گۆشەیەکی حەوشەکە بیرێک هەڵکەنین و ئەو کێشەیە ببڕێتەوە. چەند جار کارێسکەنی هێنا بەڵام باوکم نەیدەهێشت، نیگەرانی ئەوە بوو مەبادا منداڵێک بکەوێتە ناو بیرەکە. دایکم بۆ یارمەتیدانی ژنە ئاوکێشەکە هەر لەو کاتەوە کە کەمێک گەورە بووین ئێمەشی دەنارد. بۆ ئاوهێنان یان تەنەکەی 5 کیلۆیی ڕۆنمان دەبرد یان کوندەی چکۆلەمان دەبرد کە دایکم لە پێستی گیسک دروستی کردبوون. کاک فواد بەوە ڕازی نەبوو کە تەنیا کچەکان بچن بۆ ئاوهێنان، ئیتر لەوە بەدواوە ئێمە کچەکان دەچووینە سەرکانی تەنەکەکانمان پڕ دەکرد و تا ئەم لای کانیەکە دەمانهێنا و یەکێک لە براکان دەهات و ئاوەکەی دەبردەوە بۆ ماڵێ. دواتر لوولەکێشی ئاو کرا و تا ڕادێک ئەو گرفتە کەم بووەوە. ئەو سەردەما کانی لە ژیانی ژناندا زۆر گرنگ بوو. کانی جێی حەمام و ئاودەست، جل شۆردن، قاپ و کەوچک شۆردن و ئاوهێنانی ژنان بوو. چەند ژن و کچ ئاگایان لە منداڵەکان دەبوو. وەختی خۆی لە ماڵی ئێمە ژنێک ئاشپەز و پیاوێکیش چای پەز بوو. هەروەها چەند پیاوی ڕەنجبەر و وەرزێر کاریان دەکرد. بە بیرەوەری من و پێش لە دایکبوونیشم هەمیشە کچ و کوڕی بێکەس هەبوون کە لە ماڵی ئێمە دەژیان. یەکێک لەو ژنانەی وا زۆرم خۆش دەویست نەهیە بوو. باوکو دایکی نەهیە لە ماڵی باپیری من کاریان کردبوو، هەردووکیان بە گەنجی و لە ماوەیەکی کورتدا بەداخەوە ماڵاواییان لە ژیان کردبوو. 5 کچیان لە پاش بەجێما بوو. کچی گەورەیان شووی کردبوو، 4 کچەکەی دیکەش بێکەس و بێپەنا مابوونەوە. 2 لەو کچانە ئامینە و نەهیە لە ماڵی ئێمە گەورە ببوون. 2 کچەکەی دیکەش لە ماڵی مامۆ شەریفم پێگەیشت بوون. پێش لە دایکبوونی من ئامینە شووی کردبوو چ بووە سەر ماڵ و ژیانی خۆی. نەهیەش هەر لەگەڵ ئێمە بوو، هەمومان وەک خوشکی خۆمان خۆشمان دەویست. ئەویش وەک خوشکی گەورە هەڵسو کەوتی لەگەڵ دەکردین. ئێمە کە منداڵتر بووین نەهیە بە دەورماندا دەهات، ئاگای لە خۆشۆردن و پاک و خاوێنێ و هەروەها نان خواردن و هاتن و چوونمان بوو. لە بیرەوەری مندا نەهیە بەشێکە لە ماڵە باوان و یەکێکە لەوانەی کە دەنگی لە گوێمدا ماوە و دڵسۆزیەکانیم هێشتا هەر لە بیرە. نەهیە کە شووی کرد لە بیرمە بەبووکی لە لای ئێمە ڕۆیشت و منیش لەگەڵی چووم. لە گەڕانەوەدا بە تەنیا هاتمەوە ماڵێ و ئەو کاتە بوو کە هەستم بە نەبوونی کرد. جێگای زۆر دیار بوو، ئەوەندە بیرم دەکرد کە لە تاوان نەخۆش کەوتم و هەفتەیەک بەدەم یاو لەرزەوە لە جێدا کەوتم. یەکێکی تر لەو کەسانە کە لە ماڵی ئێمەدا بوو ئەسکەندەر ئەحمەدی ناوی بوو کە خەڵکی گوندی ناوی هەورامان بوو. ئەم کوڕا لە ماڵی ئێمە گەورە ببوو. دواتر کە براکانم بۆ خوێندن چوونەسنە ئەسکەندەر لەگەڵیان دەچووە شار و لەوێ بناوانیان بوو. کە گەورە بوو ژنی هێنا و کاک فواد کارێکی بۆ دیتەوە لە ئیدارەی ئاوی مەریوان و ئەسکەندەر لەوێ دامەزرا. ساڵانی دواتریش هەمیشە پەیوەندی لەگەڵ بنەماڵەی ئێمە زۆر خۆش بوو. ئەو کاتەی حکوومەتی ئیسلامی هێرشی کردە سەر کوردستان ئەسکەندەریش گیرا. گۆیا چەند کەسی هاوکاری ڕژیم کە دەیانزانی ئەسکەندەر پەیوەندی نزیکی لەگەڵ کاک فواد بووە ڕاپۆرتیان لێدا بوو. ئەسکەندەر لە بەندی خانە زۆر ئازار درابوو بۆ ئەوەی ناچاری بکەن خراپەی کاک فواد بڵێت. گوشارێکی زۆری بۆ دێنن و بە هێلیکۆپتەر دەیبەنە کرماشان و چەند جارێکیش دەیبەن بۆ مەیدانی تیر و تەقەیان بەسەردا کردبوو کە وای تێبگەێنن کە دەیان هەوێ گول لە بارانی بکەن.
ئەوانەی وا لەگەڵ ئەسکەندەر لە زیندان بوون دەیانکوت زۆر ئازا و خۆڕاگر بووە، هەتا کۆتاییش دەڵێ باشترین ئینسان کە من ناسیومە کاک فواد بوو، ئێستا بشم کوژن ناتوانم ئەو ڕاستیە ئینکار بکەم.